باش بینەران و بیسەرانی کوردستان 24 بۆ هیواین ڕۆژێکی پڕوزە و پڕئومێدتان هەبێت هاوکات لەگەڵ یادی ڕاپەڕینەکان ئەمڕۆ 8 مارسە هەر بۆ بۆنەوە من هاژە غەفور لەگەڵ هاوکارم سۆڤان فەرمان کۆمەڵێ بەرگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردوون لەسەر 8 مارس لەسەر کار و چالاکیەکانی ژنان لەسەر ئەو شۆڕشە گەورەی کە ژنان چەندین ساڵە ئەیگێڕن لە پێناو بەدیهێنانی مافەکانیان. ڕۆژ باش سۆڤان. ڕۆژ باش هاژە، ڕۆژ باش بینەرانی عزیزی ڕۆژ باشی کوردستان 24 منیش بەش بە حاڵی خۆم پیرۆزبایی وەکو هەموو جاران لە خۆمگیان و لە هاژە و لە هەموو ژنانی کوردستان و ژنانی جیهان دەکەم و هیوادارم کە هەردەم شاد و سەرکەوتو و هەردەم پڕوزە بن چونکە دنیا بە ژنانەوە زۆر جیاواز و جوانترە. بێگومان سۆڤان بە تایبەت پیرۆزبایی لە هەموو ئەو دایکانە ئەکەین کە دایکی ئازان دایکی بەجەرگن لە پێشا دایکی خۆم پیرۆز بە 8 مارس لە هەموو دایکی شەهیدان لە هەموو ئەو دایکانێکی ئێستا ڕۆڵەکانیان لە بەرەکانی تەندروستیە کە دایکانێک کە ئێستا خەمی ڕۆڵەکانیانەکە لە پارێزگاری هەموو ئەو وەکو تیمە تەندروستی کارەکەن بۆ پارێزگاریکردن لە هاوڵاتیان لە ئەو کۆنتترۆلکردنی ڤایرۆسی کۆرۆنان بێگومان دایکان ڕۆڵەکانیان لە هەر شوێنێک بن دڵیان لەوێ بۆیە پیرۆز بێ لە دایکان لە ژنان لە هەموو ئافرەتان و ئەو کچە ئازانەی کە بەدڵ ئەجەنگن بۆ مافەکانیان و هەرگیز ڕناوەستن لە بەدیهێنانی خەونەکانیان و ئامانجەکانیان. بۆیە سەرەتا باگوێ لە کورتێک لە هەواڵەکانیش بگرین دواتر یەینەوەلاتان بۆ پێشکەشکردنی چەندین بڕگە و بابەت لەسەر 8 مارس. نێچیروان بارزانی ڕایدەگەێنێت خەرمان هەمیشە قوربانی تونند و تیژین. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە بۆنەی ڕۆژی جیهانی ئافرەتان پەیامێکی پیرۆزبایی بڵاو کردەوە. ڕایگەاند ئافرەتانی کوردستان هەمیشە ڕۆڵێکی کارایان لە خەبات و تێکۆشان هەبووە و بەکردەوە ڕۆڵی کارا لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبینن. ڕاشیگەیان زیادبوونی ڕێژەی ئافرەتان لە هەموو بوارەکان و بنەمای بەهێزی یەکسانیە. جەختیشی کردەوە خانمان هەمیشە قوربانی سەرەکی تونند و تیژین بەڵام هیچ ڕوودا و کارەساتێک نەیتوانیوە لە شکۆی ئافرەتانی کوردستان کەم بکاتەوە. حاڵەتێکی توشبوون با ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر تۆمارکرا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە. دوای ئەوەی پشکنین با گومانی توشبوون با کۆرۆنا بۆ 72 گومان لێکراوکرا لە ناویاندا یەک نەخۆش ئەنجامی تاقیگەیی پۆزەتیڤ دەرچووە و دەرکەوتووە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە. ڕاشیگەیان توشبۆکە ئافرەتە و تەمەنی 49 ساڵە و ئێستا لە ژێر چاودێری پزیشکیدایە. ئاماژەی بەوەش کرد پێشتر ئەو ئافرەتە بە مەبەستی چارەسەر سەردانی وڵاتی ئێرانی کردووە. و هەر لەسەر کۆرۆنا وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق 8 حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای ڕاگەیاند. سەیف بەدر گوتەبێژی وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کرد 8 حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنایان تۆمار کردووە کە 7 حاڵەتیان لە بەغدا و یەکێکی دیکەش لە نەجەف تۆمارکراون. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق جەخت دەکاتەوە ڕێوشوێنی پێویست بۆ مامەڵەکردن لەگەڵ هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا دەگرنە بەر و ڕێگری لا تەشەنەکردنی دەکەن. هاوپەیمانی فتح ڕایدەگەێنێت هەفتەی داهاتوو کاندیدی سەرۆکوەزیران یەکلایی دەکرێتەوە. فازڵ فتلاوی پەرلەمانتاری هاوپەیمانی فتح لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند گفتوگۆ و ڕاوێژی لایەنە سیاسیەکان بۆ دیاریکردنی سەرۆکوەزیران لە نێوان 7 کاندید بەردەوامە. ڕاشیگەیاند هەفتەی داهاتوو کاندید بۆ پۆستی سەرۆکوەزیران یەکلایی دەکرێتەوە و ئەو کێشەیە کۆتایی دێت. جەختیشی کردەوە بۆ چوونی لایەنەکان لەبارەی دەستنیشانکردنی کەسێک بۆ سەرۆکوەزیران لە یەکتر نزیک بۆتەوە. شاندێکی باڵای کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ بەرپرسانی عێراق کۆ دەبێتەوە. شاندێکی باڵای کۆماری ئیسلامی ئێران بە سەرۆکایەتی عەلی شەمخانی ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران لە بەغدایە. شاندەکەی ئێران لەگەڵ فالح فەیاز ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق کۆبووە و بڕیاریشە لەگەڵ سەرۆک کۆمار و سەرۆکوەزیرانی کاربەڕێکەر و بەشێک لە لایەنە سیاسیەکان کۆ ببێتەوە. لا کۆبوونەوەکەدا پەیوەندیە سیاسی و ئەمنیەکان تاوتوێ دەکرێن و هاوکات جەخت لە هەماهەنگی نێوان بەغدا و تاران دەکرێتەوە.
مەسەدە ڕایدەگەێنێت گفتوگۆ لەگەڵ ڕژێمی سووریا بژاردەیەکی استراتیژیە مستەفا مەشایخ ئەندامی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی سووریای دیموکرات بە کوردستان 24 ڕاگەاند. گفتوگۆ و دانوستان لەگەڵ حکوومەتی سووریا بژاردەیەکی استراتیژیە و ئەوان گوێباخسەکانی ئەم دواییەی بەشار ئەسەد سەرۆکی سووریا نادەن. ڕاشی دەگەێنێت قسەکانی بەشار ئەسەد جێگەی نیگەرانی و ڕەخنەیە چونکە ئەگەر دۆزی کورد نەبوایە ئەوە رووسیا دەستوەردانی نەدەکرد. بەهۆی کۆرۆنا لە سێ پارێزگای ئێران باری نائاسایی ڕاگەیەندرا. بەهۆی زیادبوونی ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا و کەمی و نەبوونی تیمی پزیشکی لە پارێزگاکانی مازەندەران و قوم و گیلان لە ئێران باری نائاسایی ڕاگەیەندرا. لەلایەن خۆیەوە بەڕێوەبەری تەندروستی گیلان ڕاگەاند نەخۆشخانە پێویستی بە ئەوەیەکە بۆ توشبوانی کۆرۆنا تیمە پزیشکەکان زۆر زیاتر بکات کە زۆر ماندوون. ئاماژەی بەوەش کرد داوای ڕەوانەکردنی تیمی زیاتری پزیشکیان بۆ شارەکانیان کردووە. هاوکات داوا دەکرێت هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا لە دەرەوەی شارەکان کەرەنتینە بکرێت. دوو پەرلەمانتاری فەڕەنسا تووشی کۆرۆنا بوون. سەرۆکایەتی پەرلەمانی فەڕەنسا ڕایگەاند دوو ئەندامی پەرلەمانی ئەو وڵاتە تووشی کۆرۆنا بوونە و 5 پەرلەمانتاری دیکەش پشکنینی تایبەت بۆ کۆرۆنایان بۆ کراوە. لە ڕاگەندراوەکەی پەرلەمانی فەڕەنسا داهاتووە یەکێک لەو پەرلەمانتارانە کە توش بووە ئافرەتەوە بەهۆی ئەویشەوە کارمەندێکی دیکە تووشی کۆرۆنا بووە. جەختیش دەکاتەوە ڕێوشێنی نوێ و توند دژی ڤایرۆسی کۆرۆنا دەگرنە بەر. کورتێک لە هەواڵەکانم پێشکەش کرد. پابەندبوونی گەنجێک بە یاساکانی هاتوچۆ وای کرد پۆلیسی هاتوچۆی گەرمیان خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشێت. ئەویش دوای ئەوەی لە کامێرەکانی پۆلیسی هاتوچۆ دەرکەوتووە ئەو گەنجە بە گەرما و سەرما لە ترافیکلایتەکانی کفری بەردەوام پابەندی یاساکانی هاتوچۆ بووە. بەهۆی پابەندبوونی بە یاساکانی هاتوچۆوە پۆلیسی هاتوچۆی گەرمیان خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشی. ئەحمەد گەنجێکی کاسبە و ڕۆژانە بە عارەبانەکەی سەوزە و میوە لە کۆڵانەکانی شاری کفری دەفرۆشێت. چەند جارێک کامێراکانی پۆلیسی هاتوچۆ لە ناو شاری کفری ئەو دیمەنانە تۆمار دەکەن کە ئەحمەد بەردەوام لە ترافیکەکاندا پابەندی یاساکانی هاتوچۆ دەبێت. بەڵام بڵاوبوونەوەی وێنەیەکشی کاردانەوەی لێکەوتەوە و بووە جێگای ستایشی خەڵکی ناوچەکە. یەکێک لە ترفلایتەکانی شاری کفر لە ڕێگای کامیراکانمانەوە وێنەی گیراوە دواتر لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاو کراوەتەوە کاک ئەحمەد لە کاتێکدا دێتە ناو یاسای ترافلایتەکانەوە کە دەبینێت گڵۆبی سوور ئیش دەکات واتە ئەم کوڕش کە شەقامەکەش تا ڕادەیەک چۆڵە بەڵام ئەم کوڕە پابەندی تەواوی ڕێنمایەکانی ئەو ترافیکە و هاتچۆ دەبێت کە چاوەڕوان دەبێت کە سوورەکە تا دەبێتە سەود ئەنجا تێپەر دەبێت لە شەقامەکە. بۆیە ئێمەش وەکو بەڕێبەتی هاتچۆی ئیدارەی گەرمیان وەکو بەشی هاتچۆی قەزای کفری خەڵاتی ڕێزلێنانمان بەخشیە کاک ئەحمەد کە ڕێگە جێگای خۆی بێت لە ڕێگای معنەویەوە شتێکی زۆر باش بوو کە داواکارین و هیوادارین نمونەی کاک ئەحمەد زیاد بێت لە شۆفێرانی ماتۆرسکی لە شۆفێرانی ئۆتۆمبیل. ئەم کوڕە کاسبکارە هەرگیز چاوەڕوانی ئەوەی نەدەکرد بەهۆی پابەندبوونی بە یاساکانی هاتوچۆوە خەڵاتی ڕێزلێنانی پێبدرێت. دوای وەرگرتنی خەڵاتەکەش کە لەلایەن پۆلیسی هاتوچۆوە پێیدراوە داوا دەکات هەموو کەسێک پابەندی یاساکانی هاتوچۆ بێت. من هەموو کاتێک لەم ڕێگاوە دەڕۆشتم تا تەرەکفلایتەکە نەبایە بە سەوز نەئەڕۆیشتم و بەم بە گەرما و سەرما هەر دەڕۆیشتم لێرەوە دەوەستام. کاتێک پۆلیس منی بینی و ڕسمی منیان کرد زۆر بە جدیوە منیان لێراکە گرت بانگەشتمیان کرد و اینجا دوای ئەوە خەڵاتمیان کرد زۆر دەستخۆشی لە بەڕێوەریان دەکەم کە خەڵاتی منیان کرد. ساڵانە سەدان کەس لە هەرێمی کوردستان دەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. زۆری ڕووداوەکانیش
بەهۆی پابەندەبوونی شۆفێران و پیادڕەویەکانە لە ناو شارەکان و دەرەوەی شارەکان بە یاساکانی هاتوچۆوە. هەرێم جاف، کوردستان 24 شارۆچکەی کفری دەڤەری گەرمیان. بەڕاستی گەنجێکی هەڵوێستەکەی یاخود ئەو کاری کردوێتی جی ئەوە بووە کە کارمەندانی هاتوچۆ ڕێزلێنانی بۆ بکەن بە تایبەتیش کارمەندانی هاتوچۆ کە هەمیشە لە خەمی هاوڵاتیان و شۆفێرانان کە باشترین ینی هەمیشە هەوڵ بن کە پارێزراو بن لە ڕووداوەکان. ئەو گەنجەش بۆتە نمونەیەک بۆی کە شۆفێران چاوی لێ بکەن ئەو لە کاتێکا بە عەربانەکەی و پابەندی یاساکانی هاتوچۆیە، بەڵام لە کاتێکی دیکە شۆفێران ڕۆژانە تووشی چەندین ڕووداوە بن بەهۆی سەرپێچی لە یاساکانی هاتوچۆ. بەڵێ نمونایان زۆر بێت نەک هەر ئەو کەسانەی کە بۆ شێوە عەربانیان هەیە بە تایبەتی و زیاتر ئەو کەسانەی کە خاوەن ئۆتۆمبیلن بە هەمان شێوە خۆزگە وا بواە کە بە هەمان شێوە هەموو کەسێک پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بووە. ڕەواندوس خاوەن مێژوویەکی پرشانازیە لە بواری فەرهەنگ و میوزیک، لە بواری سیاسی و ئابووری و حکومڕانیشدا مێژووی جوان و زۆر پڕبایەخی هەیە. چەندین کەسایەتی ناسرا و بە تایبەت ئافرەتان کە دیارترینی ئەوانن کە خانزادی میری سۆرانە. لەم قۆناغەشە ئافرەتان ڕۆڵی سەرەکی و کاریگەریان لە حکومڕانی ئەو شارەدا هەبووە کە ئەمڕۆژ زیاتر ئەوەیە کە 8 مارسە حەزەکەین باس لەو بابەتانە بکەین کە بەرزترین بەرپرسیارەتی میری ئەو شارەیان پێسپێردراوە. ماندوو نابێت لە پێشوازی سەردانی کارانی بۆ هەر کارێک سەرپەرشتی کۆبوونەوەی دەستگا کارژێڕەکان دەکات. کوێستان ئەحمەد قایمقامی شارێکە کە لە دیرۆکیدا ئافراندنی لە هونەر و شارستانیەتدا کردووە. ئەو ئافرەتەی بەرزترین پۆستی ئیداری پێسپێردراوە و ئیدارەی شارێک هەڵدەسوڕێنێت. لێرە ئافرەتان دەسەڵاتی ئیداری و حکومڕانیان گرتۆتە دەست. ئێمە ئافرەت ئەگەر سەلماندومانە ئەگەر بوارمان بۆ بڕەخسێت زۆر بەڕێکوپێکی بە جوانی بە پێی یاسا بە پێی ڕێنەمایەکان بە دەقیقی کارەکانی خۆمان ئەەکەین. لە هەمان کاتتا دەبێت ئافرەت شان بەشانی پیاوان لە بەڕێوەبرنی دەوڵات ڕۆڵی هەبێ و بەردەوام بێت شان بەشانیوان کار بکات. و هەروەها ئەمەوێ ئەوەش بڵێم کە هیچ جیاوازیەک من لە نێوان پیا و ئافرەت نابینم ئەبێ بە یەکسانی ئەوانە ڕۆڵیان هەبێ لە بەڕێوەبرنی وڵاتدا. لێرە ژیان ڕێڕەوی ڕاستەقینەی وەرگرتووە. مرۆڤەکان یەکسانن، واتایەک بۆ ڕەگەز و جیاکاری نێوان ئافرەت و پیا و نەماوەتەوە. پەروەردە یەکێک لە گرنگترین و هەستیارترین دەستگاکانی میریە. ئەمیشیان ئافرەتێک ڕابەرایەتی دەکات و کاری ڕۆژانەی هەڵدەسوڕێنێت. ئەرچی بەڕێوبەری پەروەردەی ڕواندزم وەرگرت 3 ئافرەت بەڕێوبەری قوتابخانە بوون، بەڵام خۆشبەختانە ئێستا نزیکەی 15 ئافرەت بەڕێوبەری قوتابخانەنە. مێژووی شارستانیەتی ئەو شارە وای کردیا ئافرەت ڕۆڵەکی بەرچاو ببینیتن، وای کردیا بێتە ناو کایی کارکردن، پلەی بەرپرسیارەتی وەربگریتن. ئافرەتانی ئەو شارە چاوکراوەنە. لە ڕواندە زیاتر لە 4 پۆستی گرنگی ئەو شارە لەلایەن ئافرەتانەوە بەڕێوە دەبدرێن. پێشتریش خاوەنی دیارترین ئافرەت بووە لە میرانی سۆران بە ناوی خانزاد. مێژووی ئەم شارە بۆ سەردەمانی پێشزاین دەگەڕێتەوە و لە گەلێک سەردەمدا پایتەخت بووە. لە ساڵی 705 پێش زاین تا 722 پێش زاین پایتەختی دەوڵەتی ئۆراتۆ بووە کە با موساسر ناویان دەبێت. لە سەردەمی میرنشینی سۆرانیشدا پایتەختی ئەم میرنشینە بووە. تەیفور محەممەد، کوردستان 24 ڕواندز. پێکە ڕێکوتم چونکە ئەمڕۆ 8 مارسە ئەو نەما قسە لەسەر ژنان هەیە، لەسەر ئافرەتان هەیە، بۆیە من و ئەوە تا دەرهێنەرمان پێ ئەکەنێت ئەڵێ ئێوە لە نێوان خۆتانە ئەو نەدڵتان پڕە بۆ ئافرەتان، حەزەکەن هەر کامێکتان زووتر کۆمنتی خۆتان بدەن. هاژە کۆمنتی خۆت بدە. هەر کات باز لە ئافرەتێکی خێرخواز و کورتپەروەر و خەمخۆرەکرێت یان باز لە شۆڕژگێڕی و قارمانەتی ئافرەتانەکرێت، وێنەی حەبسەخانی نەقیب دێتە هزر و بیرمان، چونکە ژنێکی بەخشندە و خێرخواز بووە.
دیوەخانەکەی هەردەم پڕ لە ئافرەتی شاری سلێمانی و دەوروبەری بووە. هەر ئافرەتێک تووشی کێشەیەکی کۆمەڵایەتی یان دارایی بوو بێتەوە بۆی چارەسەر کردووە. زۆر جاریش هاوکاری دارایی پێشکەشی ئەو ئافرەتانە کردووە کە لە پاڵ کارە سیاسیەکانیاندا هانی کچەکانیانداوە و بخوێن و خۆیان فێری نووسین و خوێندنەوە بکەن. حەبسەخانی نەقیب هەروەها هاوکار بووە بۆ کردنەوەی 3 قوتابخانەی تایبەت بە کچان، بەڵام جیاواز لە پشتیوانیەکانی بۆ ئافرەتان هاوکاری پیاوانیشی کردووە. لەسەر وەسێتی خۆی ماڵەکەی بە ناوەندی سلێمانی کوڕان بەخشیوە کە تا ئێستا ناوەندی سلێمانی کوڕان لە شاری سلێمانی ناوەندی کوڕانە کە وانەی تیا ئەخوێنرێ و کوڕان بەردەوام لەوێ پەرە بە خوێندنیانێن و کە ماڵی حەبسەخانی نەقیب بووە. حەبسەخانی نەقیب هەمیشە بە جلوبەرگی ڕەسەنی کوردیەوە دەرکەوتووە لەبەروی زۆر نیشتیمان پەروەر بووە و ئەم حەبسەخان جگە لەوەی کە بەردەوام بەوج لە کوردی و کللتوریانەوە دەرکەوتووە تاکە ژن بووە کە سەفەری کردووە بە وڵاتانە بە هەموو زۆربەی شار و شارۆچکەکانی عێراق گەڕاوە یعنی لەو سەردەمەی خۆیان هیچ ژنێک نەیتوانیوە ئەوەنە سەفەر بکات و بگەڕێت بەڵام حەبسەخانی نەقیب ئەو ڕێچکەیەشی شکاندووە کە ژنان نەتوانن سەفەر بکەن بگەڕێن و جگەلەوە پەیوەندیکی باشی لەگەڵ شاعیران و نووسەرانی ئەو سەردەمەی خۆیان هەبووە کە بەپێی توانای خۆی هاوکاری کردوون و هاوکاری مادی بێ معنەوی بێ حەبسەخانی نەقیب بەردەوام لەگەڵیانە بووە. بەڵێەوە حەبسەخانی نەقیب لە تەمەنی 63 ساڵی بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کردو کۆتایی بە ژیانی هاتووە و لە گردی سەیوان لە سلێمانی بە خاکسپێرا. ئێمە لە یاد نەکەین کە هەرچەندە مێژوو ئەگەر نەیتوانی بێت زۆر پڕاوپڕ باسی ژنانی کوردمان بۆ بکات لە هەموو جونگەکانە لە مێژووە بەڵام زۆربەی ئەوانەی کە وەرگیراوەتەوە ئێستا لە مێژوو لە کتێبی ئەو نووسەرانە بوونە یان ئەو کەسە بیانیانەی کە ئەو سەردەمانە سەردانی ئێران کردو وەکو مێژوو نووس هەندێکیان نووسە هەرچەند نووسەرانی خۆشمان نووسینێکی زۆریان لەسەر ژنانی کورد هەیە بەڵام لە یەکێک لە کتێبەکانی جۆن گۆست کە باس لە میرەکان ئەکات باسی ئەو ژنانە شکات کە کاری میری شارەکان یاخود ناوچەکانیان بەڕێوە بردووە و لە ساڵی 1930 تاوەکو 1950 کاری میریان کردو. یەکێک لەوانە کە زۆر بەناوبانگ بووە مەیان خاتون بووە کە کاری میری کردووە لەو سەردەمەکە پێشتر لەو ئین هاوسەی پێشتر ئەو خانمانە بینی کە کاری میریان کردووە لە ڕەواندز ئەوم بیرکەوتەوە کە بەڵێ ژنانی ئێمە لە مێژە میری شار و شارۆچکە و شوێنەکانیان بەڕێوە بردووە بە شێوەیەکی زۆر جوان هاوسەنگی بەڕێوەبردننی کارەکانیان بە جوانترین شێوە ئەنجام داوە. ئێستا بەیەکەوە بینەری کەش و هەوای شارەکانی کوردستانە بین.
میوزیسیانان و گروپەکانی میوزیکی جیهان بە تایبەت خانمان دەنگ و ڕەنگی خۆیان ئاوێتە و ئاوێزانی گۆرانی و کللتوری کوردی کردووە. ئەوان بە ئارەزوویەکی قوڵەوە گۆرانی و میوزیکی کوردی ئەچڕن. ئیلنۆ فۆگیۆنۆ خانمە میوزیسیانی فەڕەنسی و زمانی کوردی سەرنجی ڕاکێشاوە سەرسامی کردووە. ئەم خانمە میوزیسیانە فەڕەنسیە ئەوەنە سەرسامی هەیە بۆ میوزیک و زمانی کوردی کە ئێستا گۆرانی بە کوردیەڵێ. هەموو وشە کوردیەکان تێناگات بەڵام خۆیڵێت بە ئامێری ساز چەندین گۆرانی کوردی و تۆ هەوڵێم بە هەمان ینی بە ئەو شێوەیە بێڵێمەوە و هەوڵێم لە ڕێی میوزیکەوە تێگەم. جگەلەوە بە هەمان شێوە میوزیکی کۆمەڵێک لە ئافرەتانی بەرازیل کە گروپی میوزیکی ماواکای بەرازیلین بە زمانی کوردی گۆرانیان چڕیوە. یەکێک لەو گۆرانیانەش گۆرانی من بێرە تاکریە. گروپەکە بە زمانی کوردی لەناو ئەو زمانە کوردیان کە هەڵیان بژاردووە لە ناو 15 زمانی دیکەی جیهانیە یەکێکە لەو زمانانەی کە هەڵیان بژاردو گۆرانیان پێوتۆ یەکێک لەوانە زمانی کوردی بۆ و گۆرانیان پێوتۆ بە بەرهەمێکی هونەری و ناوازە ناو ئەبرێت. منەد بوو ماڵە غەزاڵمە بار کرد چ زۆزانە میوزیک و گۆرانی کوردی بۆتە جێگەی سەرنجی چەندین گەلانی جیهان و بە تایبەت ژنان بە جۆرێک هەست و سۆزی خۆیان ئاوێتە کردووە بە جۆش و خرۆشەوە چەندین ئاواز و گۆرانی کوردیان چڕیوەتەوە هەروەک ئیلینیۆ فۆغنیۆ کە خانمە میوزیکسیانێکی فەڕەنسیە و لەدایک بووی ساڵی 1970 ئەم خانمە لە تەمەنی 23 ساڵیدا سەردانی ئیستانبول دەکات و سەرسام دەبێت بە زمانە جیاوازەکان لە نێویاندا زمانی کوردی هەر بۆیە بە خێرایی سەرنجی دەچێتە سەر هونەرەکە و دەست بە وتنی گۆرانی زمانی کوردی دەکات. فۆغنیۆ پێی وایە کوردەکان بەهۆی زمانەکەیانەوە دووچاری کێشە بوونەتەوە ئەوە شوای کردووە ئەم خانمە فەڕەنسیە بە کوردی گۆرانی بچڕێت و وشەکان زۆر بەباشی بڵێت. ئەم خانمە دەڵێت میوزیکی کوردی هێمای ئەو کللتورەیە کە خەڵکەکەی چەندین سەدەیە پاراستویانە هەرچەندە لە هەموو وشەکان ناگەم و ماناکەیان نازانم بەڵام هەوڵ دەدەم لە ڕێگەی میوزیکەوە لێی تێ بگەم. لەلایەکی دیکەوە ژنە بەرازیلیەکانی ساو پاولۆی گروپی ماواکا کە ماوەی 14 ساڵەوە گروپێکی ژنی میوزیک و گۆرانی بە جیهاندا گۆرانی دەڵێن و ئارەزوو خولیایان هەیە بۆ میوزیکە جیهانیەکان و لەنێو ئەو 15 زمانە جیاوازەی گۆرانیان پێچڕیوە گۆرانی کوردی من بێرە تاکریە یان چڕیوە. شوێنە کونجێکی ژیان نەماوە کە ژنان جێگەدەستیان و ڕەنگیان تێدا نەنەخشان دەبێت جگە لە پەرەدان بە کللتوری خۆیان و بوارەکانی نێو کۆمەڵگە هەمیشە پەلیان هاویشتووە بە جیهاندا و پەنایان بردووە بۆ کللتور و میوزیکە جوانەکان و دیارەکان. هاژە غەفور، کوردستان 24. ئەمڕۆ 8 مارسە ڕۆژی جیهانی ئافرەتانە دوای ئەوەی کە لە ساڵی 1950 هەموو کرێکارانی کارگەیەکی قوماش و دوورینی جلوبەرگ لە نیویۆرک لە پێناو باشترکردنی ژیانیان و زیادکردنی موچەکانیان ڕژانە سەر شەقامەکان و خۆپشاندانیان کرد هاوکات لە ساڵی 1911 خانمانی ئەڵمانیا ئەوە نەمسا و دانیمارک خۆپشاندانیان کرد. دواتر لە ساڵی 1913 لەلایەن چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی 8 مارس وەکو ڕۆژێک بۆ هەموو ساڵێک دیاری کرا کە لەو ڕۆژە ڕۆژی جیهانی ژنان بێت. ئافرەتان دەستیان کرد لەو ڕۆژە بە چالاکی ئەنجامدان و ئامانجیشیان لە دیاریکردنی ڕۆژی جیهانی ئافرەتان بۆ هاندانی
ئەو توێژە بۆ ئەوەی شان بە شانی پیاوان کار بکەن و ڕوبەڕووی بربەستەکان ببنەوە. بەڵێ ساڵانەش بە بۆنەی ئەو ڕۆژە لە چەندین وڵاتی جیهان پشووی فەرمیە. خانمانی هەرێمی کوردستانیش شان بە شانی پیاوان خەباتی شاخ و شاریان کردو و بەردەوام ڕوبەڕووی بربەستەکان بنێتەوە. لەناو کۆمەڵگەی کوردستان و بەڕاوەکانی مێژووی کورد دەیان ئافرەتی دیار و کاریگەر هەیە. هەرچەندە ژمارەیەکی زۆر لە ئافرەتان لە پۆستە باڵاکانی حکوومەت و پەرلەمان هەن، بەڵام خانمان ئاماژە بەواکەن خواستی ئەوان زیاترە. بۆ قسەکردن لەسەر ڕۆڵی ئافرەتان میوانداری چنار سەعەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی وەزیری پێشووی شەهیدانمان کردووە کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێ. ڕۆژ باش چنارخان 8 مارس پیرۆز بێت بۆ هیواین هەمیشە سەرکەوت و تەندروست باش بیت. ڕۆژ باش چنارخان. ڕۆژی ئێوەش باش بەیانی 8 مارستان پیرۆز بێت. بەو بۆنەوە دەمەوێت لێرەوە پیرۆزبایی لە هەموو ئافرەتانی کوردستان و بە تایبەتی ئەو ئافرەتانەی کە زۆر ماندوونە ناسانە خەبات دەکەن بۆ بەدیهێنانی مافی ئافرەتان هەم لە کوردستان هەم لە جیهان. ومێد دەکەم کە ماندوو نەبن، بەردەوام بن، هەمیشە تەندروست بن بۆی بتوان لە خەباتی خۆیان بەردەوام بن. چنارخان لە ڕۆژی جیهانی ژنان پەیامی تۆ بۆ ژنان چییە؟ دیارە هەموو ساڵێ ئەم ڕۆژە یادی دەکرێتەوە و ڕۆژێکی گرنگە لە مێژووی مرۆڤایەتی نەک تەنها بۆ ئافرەتانی کوردستان. ئەم ڕۆژە بەرەنگاربوونەوەی زوڵم و یاخیبوون و قوبوڵ نەکردنی چەسانەوەمان بەبیر دێنێتەوە. بۆیە دیارە ڕادەی پێشکەوتنی پرسی ئافرەت لە سەرتاسەری جیهان لە هەندێک کۆمەلگا بۆ هەندێک کۆمەلگا پلەی پێشکەوتنی ئەم پرۆسەیە جیاوازە. لە کوردستانیش بە هەمان شێوەیە ئەم مەسەلەیە قۆناغێکی زۆر باشی بڕیوە، هەرچەندە بربەستی زۆر لە بەردەمن تاکو ئێستا کۆمەڵک کێشە ماون، کێشەی ساڵانی ڕابردوون پەیوەستن بە دابوونەریتی کۆمەڵایەتی بە بارودۆخی سیاسی، بە بارودۆخی ئابووری، بەو دۆخەی کە مێژووی ئێمە پێیدا تێپەڕیوین. بۆیە ئێمە خەباتێکمان دەست پێ کردیە، هەوڵ و تێکۆشانێکی زۆر بۆ بەدەستێنانی مافی ئافرەتان لە هەموو ئاستەکان هەوڵی بۆ دراوە و دەرەنجام و بەرهەمی باشی هەبووە. من لەم ڕۆژەدا دەمەوێت بە ئافرەتانی کوردستان بڵێم کە ئەوەی کە تا ئێستا بەرهەم هاتووە کەم نییە، بەڵام زۆریش ماوە کە هەوڵی بۆ بدەین. بۆیە پشوو درێژ بن، کۆڵ مەدەن، ماندوو نەبن، بەردەوام بن لەسەر و ئامانجەی کە هەوڵتان بۆ داوە. دیارە ڕووی دەمم تەنها لە ئافرەتانی کوردستان نییە، بەڵکو ئەم هەوڵە ئەم بزاوە پێویستی بە پشتیوانی پیاوانیش هەیە، بە برایانیش هەیە، بە تایبەتی ئەوانەی کە باوەڕیان بە ئازادی مرۆڤە، ئازادی ئافرەتانە و هەروەها ئەوانەی کە باوەڕیان بەوە هەیە کە پرسی ئافرەت و پرسی کۆمەلگا لێکجیا نابێتەوە. بۆیە ئومێد دەکەم کە هەموو ئەو پیاوە ڕۆشنبیر و تێگەیشتوانەی کە لەگەڵ بزاوەکە بوون بەردەوام بن، پشتی ئافرەت بگرن. ئەمە پرسێکی کۆمەڵایەتیە و ئەم خەباتە خۆشببختی بۆ هەموو کۆمەلگای کوردستان دەستەبەر دەکات. بڵێ چنارخان، ژمارەی ئافرەتان ئێستا لە ناوەندەکانی بڕیاردان لە چه ئاستێکە؟ ئایا جی ڕەزامەندی ئێوەیە؟ لە بیداەتی تێبینیم کرد، ئێوە باسیەوەتان کرد کە بە خۆشحاڵیەوە ئێستا لە کوردستان ڕێژەی ئافرەت لە پێگەی بڕیار زۆرە، بەڵام من دەمەوێت ئەم زانیاریە ڕاست بکەمەوە. بە بۆچوونی من بە بەراورد لەگەڵ ڕێژەی ئافرەتان لە کوردستان، ئەو ڕێژە ئافرەتەی کە ئێستا خوێندەوارە، دەرچووی زانکۆنە، دەرچووی پەیمانگان، ژمارە و ئافرەتانەی کە لە هەر خولێکی هەڵبژاردن بەشداری لە هەڵبژاردنەکان دەکەن، ژمارەی ئافرەت وەکو هێزی کار لە دام و دەستگاکانی حکوومەت، لە دامەزراوەکانی دیکەی تەنانەت ئازادیش کەرتی تایبەتی، هەروە ئەو ئافرەتانەی کە تەنانەت ئێستا وەکو هێزی کار لە بازار بەرچاو دەکەون، کە دەتوانم بڵێم لە هەندێک سەکتەر ڕێژەی ئافرەت
لە ڕێژەی 150 تێپەڕاندووە بۆ نمونە لە سەکتەری تەندروست ببورن لە سەکتەری پەروەردە ڕێژەی مامۆستایانی ئافرەت بە بەراورد لەگەڵ پیاوان لە ئاستەی زۆر بەرزترە بەڵام کە دێتە سەر ئاستی بڕیاردان کە وەکو ناوەندی بڕیاردان وەکو بەرپرسیارەتی لە ناو دامەزراوەکانی حکوومەت تەنانەت لە دامەزراوەکانی تریش ئەم ڕێژەیە بە بەراورد بەوە من پێتان دەڵێم بە تایبەتی لە ناو حکوومەت 15 و 16 تێنەپەڕاندووە لە کاتێکدا ڕێژەی ئافرەت زۆر لەوە بەرزترە لە ناو هێزی کار. تەنها لە پەرلەمان ویستم ئەوە بۆ بەرچاوڕوونی جەنابتان بڵێم کە ئێمە مەبەستمان لەوە نییە کە زۆرە وتمان زیاد دەکات وتمان ڕێژەکە زیاد دەکات ناڵێن زۆرە چونکە ئەو ئاستەش نییە کە تەنانەت ئێمە ژنیش خۆمان پێ ڕازی بین ئێمە دەڵێن لە زیادبووندا ناڵێن زۆرە. ڕێژەکەی لە ڕاز دەکەی ڕۆژ لە دوای ڕۆژ لە دوای ئەوەی کە ئافرەتان بەردەوام کار دەکەن هەوڵ دەدەن متمانە دروست دەکەن تواناییەکانی خۆیان نیشان دەدەن ئەم ڕێژەیە بەرەو زیادبوونە بەڵام لە ئێستادا ڕێژەکە نزمە ڕێژەکە زیاد نییە بۆ نمونە لە کۆی ئەو ژمارە وەزیرەی کە لە کابینەی نوێم هەیە تەنها ئێمە بە پەنجەی دەست ژمارەوە ئافرەتانی دەژمێردرێن لە ناو کابینە هەنە کە 3 ئافرەتمان هەیە بۆ نمونە تا ئێستا پارێزگارێک لە کوردستان ئافرەت نییە تا ئێستا جێگری پارێزگارێک لە کوردستان ئافرەت نییە لە ژمارە و بەڕێوبەرە گشتیانەی کە لە کوردستان هەناوانیش بە پەنجەی دەست دەژمێردرێن لە ناو خودی هەیکەلی وەزارەتی پەروەردە لەو هەموو بەڕێوبەرە گشتیی کە لە ناو ئەو وەزارەتە هەیە تا ئێستا چەند ئافرەتانێک نەبووینێتە بەڕێوبەری گشتی لە ناو تەنانەت مدیری قوتابخانەکانی ڕێژەیەکی زۆر بەرزیان پیاوان مدیری قوتابخانن ئەمە لە کاتێکدا ڕێژەی ئافرەت 50 لە 100 تێپەڕاندیە لە ناو سەکتەری پەروەردە لە ناو سەکتەری تەندروستی ڕێژەی ئافرەتی کارمەندی تەندروستی زۆر بەرزە لە کەچی لە ئاستی بەرپرسیارەتی ڕێژەی ئەوەی من بزانم تەنها یەک ئافرەتی بەڕێوبەری گشتیمان هەیە لە ناو ژمارەیەکی زۆر بەڕێوبەری گشتی ئەمە بێجگەلەوەی وەکو وەزیر وەکو وەژیل وەزیر ئێستا وا خەریکە یەک ئافرەت من ئەوەندەی جێبیست ببم وەکو زانیاری یەک ئافرەت وەکو وەچیل وەزیر لە ناو هەیکەلی حکوومەتی هەرێمی کوردستان دانراوە بۆیە ڕێژەکە زۆر کەمە تەوان زۆر جار ڕوبەڕووی ئەو پرسیارش دەبینەوە بۆچی ئافرەتان دەیانەوێت لە ناوەندی بڕیار هەبن بۆ دەیانەوێت لە ئاستی بەرزی دەسەڵات هەبن بەوە کێشەی ئافرەتان چارەسەر دەبێ ڕەنگەمە پرسیاری ئێوەش بێ بێگومان هەموو کێشەکانی ئافرەتان بەوە چارەسەر نابێت کە ئافرەتان بگەنە شوێنی بڕیاردان بەڵام بەشێک لە کێشەکانیان چارەسەر دەبێت چونکە کاتێک مؤسسات لە ناو یا سیستەمی باشە چنارخان ئەو بربەستانە چینکەوای کردووە ژنان نەتوانن بگەن بە ناوەندەکانی بڕیار یاخود زۆر جار ژنان لە ناوەندی بڕیاریشدان ئایا پێ دوایە بڕیاردەستی فعلین یاخود بڕیاردەری فعلین یان بربەستیان هەیە بگەنە ئەوە ئەگەر بێت و ئیجازەم بدەی بەس پرسیارەکەم ئەو پرسیارەی کردبووم وەڵامەکە تەواو بکەم بێگومان بۆ گرنگە ئافرەتان لە ناوەندی بڕیار بن گرنگە لەبەرەوەی لە غیابی یا لە سیستەمی دامەزراوەی کەسەکان کەسی یەکەم هەمیشە بڕیار بەردەستە و دەتوانێت یەکلاکەرەوەی پرسەکان بێ بۆیە کاتێک ئافرەتان لەو شوێنانە بن ئەو کاتت دەتوانن زیاتر هەم خزمەت بە بوارەکانی ئافرەتان بکەن هەم تواناییەکانی خۆشیان نیشانی کۆمەلگا بدەن ئەم بێمتمانەیە کە بۆتە هۆیەوەی ئافرەتان کەمتر لە ناوەندی بڕیار بن ئەم بێمتمانەیە هێواش شێواش کاڵ دەبێتەوە هەر بۆیە من بێمە سەر وەڵامی پرسیارەکەی تۆ خانم بۆیە ئافرەتان کەمتر لەو شوێنانن یا کەمتر لەو شوێنانە دادەندرێن چونکە کۆمەلگا متمانەی پێیان نییە هێزە سیاسیەکان متمانەی بە تواناکانی ئافرەت نییە زۆربەی کات پرسیار لە ئێمە دەکرێن کاتێک داوا دەکەین بۆ نمونە من لەو ماوەیە زۆر هەوڵمدا لەگەڵ بەڕێز پارێزگاری هەولێر هانمدا بۆەوە یەکێک لە جێگرەکانی پارێزگاری هەولێر ئافرەت دەستنیشان بکات هەستم کرد جۆرێک لە بێمتمانەیی هەبوو بەرامبەر بەو ئافرەتانەی کە کاندید دەکران بۆەوەی لەوێ لەو شوێنە ئەوان ڕۆڵ ببینن هەمیشە گومانیان هەبوو لەوەی کە ئایا ئەو ئافرەتەی دێتەوێت دەتوانێت ئەم کارە بکە بەڵام زۆر متمانەیان بەو پیاوانە هەبوو کە هەر کەسێکبان دەستنیشان بکرێن بۆی لەوێ کار بکەن و یەکێک لە هۆکارەکانی بێمتمانەیی ئەوەیە کە
ئەوان ئافرەتیان نەبینیوە لەو شوێنانە کار بکەن و کاتێک تۆ دەرفەت ناخڵقێنی بۆی ئافرەتەکان بێن لەو شوێنانە کار بکەن چۆن دەتوانانی ئەو متمانەیە دروست بکەیت کە ئایا دەتوانێت یان ناتوانێت چونکە تۆ تاقید نەکردوتەوە بۆیە بە بۆ چوونی من بەدەر لەو ترس و دڵە ڕاوکەیانەی کە هەمانە بە توانەکانی ئافرەت دەبێ سەرەتا دەرفەتیان پێ بدەین تاقییان بکەینەوە بۆی بزانین ئایا دەتوانن یان ناتوانن اینجا حکمی ئەوە بدەین کە سەرکەوتونە یا خانمانی سەرکردا لە ناو حزب و حکوومەتدا پەیماننامەیەکی نیشتیمانی ئافرەتیان بۆ دەسەڵات نرد کە پێت وایە ئەو پەیماننامەی نیشتیمانی ئافرەتە بتوانێت ئەو ڕێژێ زیاد بکات کاریگەری هەبێت ئەو کۆدەنگیە لە نێوان ئافرەتان هەیە؟ جێگەی خۆشحاڵیە چەند ساڵێکە بە تایبەتی لە دوای 2011ەوە زۆربەی ئافرەتانی ناو سەرکردایەتی پارتە سیاسیەکان لە ناو گروپێکی تایبەتی بە ناوی گروپی ئاشتی ژنانی سەرکردە کۆبووینەوە ئێمە نێتۆرکێکی بەهێزمان هەیە پەیوەندێکی تونند و تۆڵمانەیە میشە لە کاتە جیاوازەکان لەو بابەتانەی کە پەیوەندی بە بەشداری ئافرەتە لە ناوەندی بڕیار ئێمە کۆ دەبینەوە تەنانەت لەو کاتانەش کە هەست دەکەین کۆمەلگای کوردستان تووشی هەڕەشەی شەڕ و لێکترازان دەبێ ئێمە کۆ دەبینەوە بەدەر لە بەگراوندی ئایدۆلۆژی سیاسیمان بۆیە هەمیشە لەو کاتانەی کە کابینەی تازە یا خولی هەڵبژاردن تەواو دەبێ هەوڵدان هەیە بۆ تەشکیلی کابینەی نوێ ئێمە سەردانی پارتە سیاسیەکانمان کردووە لەگەڵلایەنە پەیوەنددارەکان ناوەندی بڕیار لەوێوە دەنگی خۆمان پێگەیاندون هەوڵمان داوە بەڵێ تا ڕادەچی باش هەوڵەکانمان کاریگەریانە بۆ سوپاسیان دەکەین گیان لێگرتوین بەدەم داواکاریەکانمان هاتوون بەڵام ئەمە هەموو بەرهەمەکە نییە ئێمە دەبێت بەردەوام بین پشو درێژ بین وەکو گوتم پێویستە بەر لەوەی متمانەی کەسە سیاسیەکان بەدەستبێنین دەبێت متمانەی کۆمەلگاش بەرامبەر بە توانایی و لێهاتووی ئافرەت بگۆڕین و تا ئێستا دەتوانم بڵێم ئەم ڕێژەیە خەریکە گۆڕانکاری بەرچاوی بەخۆوە بینیوە لە ناو ناوەندە سیاسیەکان لە ئاستی تەوان کەسی ئەم مەسەلەیە نەبووتە پرسێکی دامەزراوەی لە ناو حیزبە سیاسیەکانیش بەڵام کەسایەتی زۆر بەهێز لە ناو حیزبە سیاسیەکان هەن باوەڕیان بەو پرسەیە پشتیوانی لە دۆزی ئافرەت دەکەن و هەوڵ دەدەن تواناکانی ئافرەت دەربخەن پشتیوانیان بکەن بۆ ئەوەی بەشدار بن لە ناوەندی بڕیاردان. بەڵێ خات و چنەر وەکو زانین مێژوو شایەتە بۆ ئەو شۆڕشەی کە ئافرەتان گێڕاویانە لە شاخ چەندین ئافرەتی شۆڕش گێڕمان هەبووە لە شاخ ئێستش بە هەمان شێوە لە شار شۆڕشی ئێستا لە ناو شارە چالاکیەکانیانە پێ دوایە ئەبێ ئەو چالاک و شۆڕشانە چی بێت و چۆن زیاتر بەرەو پێش ببرێت کە ئافرەتان ئێستا ئیکەن. من هەمیشە دەڵێم بە تایبەتی ئەگەر قسە لەسەر ئافرەتانی کوردستان بکەین ئافرەتانی کوردستان زۆر بەهێزن یعنی کۆمەلگا و پیاوان کەسایەتی سیاسیەکان سەرکردە سیاسیەکان هەندێک جار جەنابی سەرۆک زۆر جار لە بۆنە تایبەتەکان پەیوەست بە پرسی ئافرەتان ئاماژە بەوە دەداوە سەرسامی خۆی بەرامبەر بە خۆڕاگری دلێری ئازایەتی ئافرەتی کورد نیشان دەداوە ئەمە حەقیقەتێکە بەڕاستی ئافرەتی کوردستان ئازان بۆچی ئازان و من تەنانەت بە تەحەداوە دەڵێم ئازاترن هەندێک جار لە زۆر لە پیاوان ئازاترن هۆکارەکەی بۆەوە دەگەڕێتەوە کە ئافرەتان لە ژێر هەژمون و بارگرانی دوو زوڵم هەمیشە ژیاون زوڵمێکیان یا چەسانەوەیەکیان ئەو چەسانەوەیە کە بەهۆی بارودۆخی سیاسی و نەهامەتی لەسەر هەموو کۆمەلگا هەبووە ئەویش بەشێک بووە لە بەرخودان و قوربانیدان و کوشتن و بڕین و خۆڕاگری و شۆڕش و پشتیوانیکردنی پێشمەرگە چ وەکو خێزانی پێشمەرگە یا وەکو دایکی پێشمەرگە یا وەکو خێزانی شەهید یا وەکو خوشتی شەهید هەمیشە بەرەنگاری زوڵم و چەسانەوەکان بۆتەوە لە پاڵ ئەمە ئافرەتان زوڵمێکی تریشیان لەسەر بوو وەکو زوڵمە کۆمەڵایەتیەکە چونکە ئەو کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی نەریتی داخرا و باوکسالار بووە لە ژێر ئەو چەسانەوەیشدا ژیاوە بۆیە ئافرەتان خۆڕاگر بووینە بەرگەی دوو زوڵمیان گرتووە کە زوڵمێکیان سیاسی بووە زوڵمێکیان کۆمەڵایەتی بووە و لە ژێر ئەم بارەگرانە چۆکی نەداوە کۆڵی نەداوە و تا ئێستاش ئەم زوڵمە لەسەر
ئافرەت دەتوانم بڵێم بە تایبەتی بارودۆخە کۆمەڵایەتیەکە لەسەری بەردەوامە بۆیە زۆر خۆڕاگرانە هەوڵ دەدا خۆی ڕزگار بکە لەگەڵ پیاوان کوردستانی تا ئەم ڕۆگەیاندووە توانی ئەزمونێکی سەرکەوتوو یا ئەم ڕۆژانە ژیادی ڕاپەڕین دەکەینەوە بەو بۆنەوەش پیرۆزبایی ئەو یادە لە خۆمان و لە خەڵکی کوردستان دەکەم توانی کوردستان ڕزگار بکە بیگەێنتە ئێرە و ئێستاکەش خەباتی بۆ بەدەستێنانی مافی خۆی بەردەوامە بۆیە من دەڵێمەوە ئافرەتانی کوردستان زۆر ئازان و ئەم ئازایەتە بەرهەمی باش بۆ هەموو کۆمەلگای کوردستان دەچنێتەوە. چنارخان زۆر جار یاخود ئێمە خۆمان ئەو باش ئەزانین کە ژنانی کورد چەندێک ڕۆڵیان هەبووە لە شۆڕشی کوردی لە شاخ وەکو هاژێ هاوکارم باس کرد بەڵام لەگەڵەوەش هەندێک جار ڕەخنە لە ئافرەتان دەگیرێت کە کەم تەرخەمن ئایا کەم تەرخەمن بەو هەموو شۆڕشێکە کردویانە بەو هەموو ئازاتی کە ئێستا جەنابەت باسی ئەەکەی کە هەیە هێشتا پێیان ئەڵێن ئێوە کەم تەرخەمن ئەبێت چۆن بن لەوە زیاتر چی بکەن؟ نازانم دقیقاً مەبەستان لە کەم تەرخەمی چییە؟ بەڵام ئایا کەم تەرخەمبوون بە مەفهومی ئەوەی کە ئایا وەکو پێویستنایەنە ناو مەیدانی ژیانی سیاسی کارکردن ڕۆشنبیری نازانم ئایا کەم تەرخەمی پێوەستەکەن بەوە؟ بەڵێ کەم تەرخەمی لە ڕووی ئەوەی کە ئاچنە ناو باڵێنکایی سیاسیەوە تەنها وەکو جەستە لەوێن وەکو جەستە لە شوێنەکانی بڕیاردانن زۆر جار ڕەخنە لەوە ئەگیرێت. بە بۆچوونی من ئەمە ئەو ڕەخنەگرتنە ئەمە زوڵمێکە لە ئافرەت دەکرێت لەبەرەوەی هەموو ئافرەتانی کە لە ناوەندی بڕیارن لە ناوەندی پارتە سیاسیەکان کار دەکەن لە ناو ئیدارەن بەداخەوە هەمویان بەو شێوەیە نین بەڵکو ینی بەداخەوە ئەو تۆمەتە من پێم وایەوە تۆمەتە دەبەخشرێتەوە بۆ ئافرەتانی کە لە ناوەندانە کار دەکەن. من پێم وایە هۆکاری ئەوەی کە وا هەست دەکرێت ئافرەتان زیاتر وەکو جەستە لەوێن یا هەست بە بوونیان ناکرێ بە جوڵەیان بە چالاکییان بە دەنجیان هۆکارەکان زۆرن یەکێکیان پەیوەندی بەوەیە کە ئافرەتان ژمارەیان زۆر کەمە لەو ناوەندانە بۆیە میشە زۆر بە کەمی بە دیار دەکەون یا دەنجیان نابیسترێ بۆیە وا هەست دەکرێن کە بوونێکی شکلیان هەیە بوونێکی واقعی عملی چالاکیان نییە ئەمە یەکێکە لە هۆکارەکان. هۆکاری دووەم ئەوەیە کە ئافرەتان لە کوێی ناوەندی بڕیارن زۆربەی کات ئافرەتان لە هەندێک شوێنن ئەو شوێنانە زۆر جوڵە یا شوێنی بڕیاردانی واقعی نییە یان نزیک نین لەو شوێنانەی کە دەتوان بڕیار دروست بکەن بۆیە ئەمەش یەکێکە هۆکاری دووەمە لەوەی کە دەنگەکانی وەک پێویست نابیسترێ. خاڵی سێیان بێگومان هەموو ئافرەتانی لەو شوێنانن ئاستی چالاکی و تواناییان وەکو یەک نییە بەشێکیان زۆر چالاکن جوڵە دەکەن دەنگ هەڵدەبڕن بێدەنگ نابن ڕەخنە دەگرن کار دەکەن بەڵام بەشێکیشیان کەمتر دەتوانن ئەو دەورە ببینن بە پێی تواناییەکانیان. من ئەگەر ببوورە بەس ئەم خاڵە تەواو بکەم بێگومان کاتێک ئێمە دەڵێن ئافرەتان تەنها بە شکل لەوێن خۆ لە ناو ئەو هەموو پیاوە زۆرش کە لە ناوەندی بڕیاردان یان لە شوێنەکانن لە ناو حزبەکان لە ناو ئیدارەن ئێمە بەدەیان و سەدان پیاومان هەیە بەڵام من پرسیار لە ئێوە دەکەم لە خەڵکی دەکەم لە چەند لەو پیاوانە دەتوانن وەکو بوون وەکو توانایی وەکو دەنگ ئێمە هەستیان پێ دەکەین و ڕۆڵ دەبینن بۆیە ژمارەیەکی کەمیان تواناییان هەیە و ژمارەی زۆریشان کەم توانێت بەڵام لەناو ئەو هەموو زۆری بۆریە بەڕاستی ژمارەیەکی کەم هەست پێ دەکرێت بەڵام بۆ ئافرەتان هەمویان بە چاوی چاودێریکردن سیر دەکرێن بۆیە ئەو ژمارە کەمە دەمانەوێت هەمویان لێ هاتوو بن هەمان کاتاجێ دەستی خۆی دیار بوو خاوەنی بڕیار بوو ئەومان لەبیر دەخەن. چنارخان تا چەند یاسا کۆمەڵگا لە پشت ژنانە یاخود ژنان بە گشتی ئێمە جگە لە لایەنە سیاسی و ئیداریەکەی باس لەوە بکەین ئایا یاساکان لە پارێزگاری یاخود لە خەمی ژناندان یان یاسا هەیە بۆ ئەوەی کە مافی ژنان بە فعلی بپارێزێت؟
دیارە لە کوردستان کۆمەڵێک هەوڵی زۆر باش هەبووە بۆ هەموارکردنەوەی ئەو یاسایانەی کە لە کوردستان ئەویان لەسەر ئاستی عراقکاری پێکراوە بۆ نمونە یاسایی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئەمە یەکێکە لەو دەستکەوتانەی کە کوردستان دوای هەوڵ و یا جوولانەوەی فێمینیستی هەروەها تێگەیشتنی هێزە سیاسیەکانی کوردستان و ئەزمموی حکومرانی لە کوردستان توانی وەکو دەستکەوتێک بۆ ئافرەتانی کوردستان و بۆ ئەو کۆمەلگایە بتوانێت یاسایە دەربکات لە پەرلەمان کە بە جۆرێک لە جۆرەکان ڕێگری دەگرێت لە بۆ تونند و تیژەیە کە بەرامبەر بە ئافرەتان کراوە. هەموارکردنی یاسایی باری کەسی ئەمەش دەستکەوتێکی ترە بەدەست هاتووە بۆ ئەوەی کە ڕێگیری بک بە جۆریش کرد لە چەسانەوەی ئافرەت وە کۆمەڵێک یاسا و ڕێنمایی تر کە لە کوردستان هەنا بە بەراورد لەگەڵ ناوچەکانی تر ئەمە نییە بۆیە ئەمە دەستکەوتی گرنگن بەڵام زۆر کاری ترماون دەبێ هەوڵی بۆ بدەین و ئەم خەباتە دەبێ بەردەوام بێت. زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان چنار سعید ئەندامی ئەنجومەی سەرکردایەتی سپاس بۆ گفتوگۆکانێ بۆ هیواین هەمیشە تەندروست باش بی سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم لەگەڵتان. بەڵێ ساڵ دوای ساڵ ژمارەی ئافرەتان لە ناوەندەکانی بڕیار و حکوومەت و پەرلەمانی کوردستان زیادی کردووە بە جۆرێک لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان تەنیا 9 ئەندام پەرلەمان ئافرەت هەبوون بەڵام لە خولی پێنجەمی پەرلەمان کە خولی ئێستایە لە کۆی 111 پەرلەمانتار 31 پەرلەمانتار ئافرەتن. ئەمەش ڕێژەیەکی هەرچەند هێشتا بەدڵمان نییە وەک ئێستا باسمان کرد بەڵام لە چاخۆی زیادی کردووە هاوکات ڕێژەی ئافرەت لە پۆستەکانی حکوومەتدا 11 پۆین لە 94. پەرلەمانی کوردستان بە گیانێکی تەبایی و برایەتی و ساڵانە ژمارەی ئافرەتان لە پۆستەکانی حکوومەت و کاری پەرلەمانی لە هەرێمی کوردستان زیاد دەکات. لە خولی یەکەمی پەرلەمان تەنیا 9 پەرلەمانتار ئافرەت بوون. ئێستا 31 پەرلەمانتار ئافرەتن و 4 لەوانەش سەرۆکی لیژنە هەمیشەیەکانن. بەپێی یاسا بەرکارەکانیش دەبێت لە 130 ئەندامانی پەرلەمان ئافرەت بن. لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 تا 2005 لە کۆی 111 پەرلەمانتار تەنیا 9 پەرلەمانتار ئافرەت بوون. لە خولی دووەمی پەرلەمانی کوردستان لە 2005 تا 2009 29 پەرلەمانتاری ئافرەت هەبوو کە 19 سەرۆک لیژنە بوون. لە خولی سێمی پەرلەمانی کوردستان 2009 تا 2013 لەم خولە 41 پەرلەمانتاری ئافرەت هەبوون کە 34 سەرۆک لیژنە بوون. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان تەنیا 34 پەرلەمانتار ئافرەت بوون. لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان 31 پەرلەمانتار ئافرەتن کە 4 ئافرەتیان سەرۆکی لیژنەکانن. لە کوی نۆ کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانیش 12 ئافرەت پۆستی وەزیریان وەرگرتووە. تەنیا لە کابینەی سێمی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئافرەتێک پۆستی وەزیری پێنەدراوە. ئافرەتە وەزیرەکان لە کابینەکانی حکوومەت: کابینەی یەکەم وەزیرێکی ئافرەت، کابینەی دووەم وەزیرێکی ئافرەت، کابینەی سێەم هیچ ئافرەتێک پۆستی وەزارەتی پێنەدرا، کابینەی چوارەم 2 وەزیری ئافرەت، کابینەی پێنجەم 2 ئافرەت وەزیر بوون کە یەکێکیان وەزیری هەرێم بوو، کابینەی شەشەم وەزیرێکی ئافرەت، کابینەی حوتەم وەزیرێکی ئافرەت، کابینەی هەشتەم 1 وەزیری ئافرەت، کابینەی نۆیەم 3 وەزیری ئافرەت. ڕێژەی ئافرەتان لە بەڕێوەبردننی پۆستەکانیشدا کەم نین، بەڵام ئافرەتان داوای زیاترەکەن. لە کۆی 561 پۆستی پلەی تایبەت لە هەرێمی کوردستان 71 پۆستیان لەلایەن ئافرەتانەوە بەڕێوە دەبرێن. ساڵی ڕابردوو ژمارەیەک چالاکوانی ئافرەت کەمپینێکیان پێکهێنا و داوای زیادکردنی ژمارەی ئافرەتانیان لە پۆستەکانی حکوومەت و پەرلەمان کرد. بۆ هیواین کە ڕۆژێک بێت ئەو ژمارانە بە شێوەیەک بێت کە زۆر لە ئاستێکی لە 150 زیاتر بێ لە بەرەوەی هەمیشە ئەو ناوەندانەی کە ژنان بەڕێوەیە بن زۆر زۆر تەفاهمی زیاترە و ڕێکەوتنی زیاترە و مرونەی زۆر زۆر زیاترە کە ئافرەتان بەڕێوە بێت. بەڵێ کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی جیاواز لەسەر ئافرەتانی چین دەرک دەکەوێت بە جۆرێک بەهۆی داخستنی دوکان و بازاڕەکان و نەمانی پێداویستی تایبەت بە سووڕی ماگانەی ئافرەتان لە بازاڕەکان ئافرەتان ناچار بوون ڕێگری و کۆنتڕۆڵکردنی دۆخی نائاسایی جەستەیان
بکەن و حەبی ڕێگری لە دووگیانی بەکار بهێنن. ئافرەتانی چین دەڵێن لە کارخستنی هێلکەدانەکانیان لەلایەن پەسەندترە وەک ئەوەی ببنە جێگەی سەرنجی پیاوان و هاوکارەکانیان. پەرستەران و کارمەندانی تەندروستی ژن لە وڵاتی چین بە تایبەتی هەرێمی هوبی و ووهان و شانگهای ئەگەرچی تا ئێستا سیستمی بەرگری لەشیان خۆڕاگر بوو بێت بەرامبەر بە کۆرۆنا، بەڵام بە شێوەیەکی تر ژیانی تەندروستیان لا مەترسیدایە. ژنان جێلەوەی وەک ڕەگەزی بەرامبەریان ئەگەری توشبوون بە هەر نەخۆشیەکان هەیە 28 ڕۆژ جارێک بەهۆی سووڕی مانگانە گۆڕانکاری بە سەردۆخی تەندروستیان دێت. پێداویستی تایبەت بە ئەو سوورە بەکاردەهێنن بۆ ئاسایی بوونی جوڵە و هەڵسوکەوتی ڕۆژانەیان کە ئێستا لە زۆربەی شارەکانی چین بەهۆی نەبوونی کارگە و بازار و جموجۆڵ ئەو پێداویستیانە زۆر کەم بۆتەوە یان هەردەست ناکەوێت. ئەمە شوای کردووە کارمەندانی تەندروستی و پەرستاران و پزیشکەکانی ژن لە وڵاتە بە جۆرێکی دیکە مامەڵا لەگەڵ ئەو بارە سروشتەی لەشیان بکەن. ئەویش بە خواردنی حەبی ڕێگری لە دووگیانی لە پێناو وەستاندنی سووڕی مانگانیان، چونکە وەک خۆیان دەڵێن جلوبەرگی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ڕەنگێکی سپی هەیە و ناکرێت کۆنتترۆڵی ئەو پەڵانە بکرێت کە بەهۆی ئەو سوورە لەسەر جلەکانیان دەردەکەوێت. بۆیە وەستاندنی سوورەکە و لە کارخستنی هێلکەدانەکانیان زۆری پێپەسەندترە تاوەکو لە ناو هاوکارە پیاوەکانیان ببنە جێی سەرنج. ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت ئەوە بە شێوەیەکی دیکە تەندروستیان دەکەوێتە ژێر کاریگەری کۆرۆنا. نامۆیە لە سەدەی 21 و لە ناو جەرگەی پێشکەوتن و شارستانیەت ژنان و کچانی چین دەبێ وەک چۆن لە سەرەتای مرۆڤاتی خودی خۆیان داهێنانی پێداویستی سووڕی مانگانیان کرد بە پڕکردنی پارچە قماشی حەریر بەلم دەبێت دووبارە بگەڕێنەوە سەر بەکارهێنانی هەمان پێداویستەکان بۆ ڕزگاربوون لەو دۆخە تا دووبارە باری گوزەرانی ژیان لەو شوێنە پڕ تەکنۆلۆژیا و پێشکەوتنە ئاسایی دەبێتەوە. بەڵێ ئەمیش ئەو بڕگە و بابەتانە بوو کە ئەمڕۆ هەوڵماندا زیاتری نەکار زیاتری زۆربەی زۆری بچێتە چوارچێوەی 8 مارس و باسی مافی ئافرەت و باسی پێگەی ئافرەت لە کۆمەڵگا و لە ناوەندەکانی بڕیاردان بکەین. و هیوادارین کە ئەمڕۆژ توانی بێتمان کە بە بڕگە و بابەتەکانمان جێی سەرنجی ئێوە بوو بێت. دووبارە 8 مارستان پیرۆز بێ و هەر لە خۆشیان بن، هەر شاد بن.